ئەکان لە کاتی ئێستادا گرفتێکی گەورەیە و سەرتاسەری کۆمەڵ دۆخی پیشەسازی لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێین ئێمە لە قۆناغێکی متنەقلین لە کۆمەلگایەکی وێنەیە بکەن ئەمە وێنەیەکی ئاسمانیە طبعاً ئەمە منخفضەکە لە ناو دەریای ناوەڕاستەوە گوزەر دەکات بۆ کوردستانەوە دێ بەشێک لە تورکیا گرتووە بۆ ئیسرائیل گرتووەتەوە فەڵەستین ئوردنی گرتووەتەوە و مەسقەیە گرتووە ئەو منطقانە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە وەکو بەشداریم لە سیمپۆزیۆمی گۆڕانی ئاوهەوا و کاریگەریە ژینگەیەکانی سەر هەرێمی کوردستان ئێمە پێویستە ئەو پانێڵانە یاخۆت ئەو سیمپۆزیۆمانە بەردەوامی هەبێتن بۆ ئەوەی زانیاری زیاترمان هەبێت لەسەر ژینگە و پاراستنی چووکە خۆمان دەزانی ڕۆژ بە ڕۆژ ژینگە بەرەو گەرمی دەچیت و دیاردەی خۆڵبارین زیاد دەبێت ئەمەش هەموو لە دەرئەنجامی ئەو کاروکردوانی کە مرۆڤ ئەنجامی دە و زیادبوونی ڕێژەی کارگەکان و پیسبوونی دووکەل و ئەمانە جەنجاڵی ژیان وا دەکاتن ئێمە ڕێگە چارەیەک گرنگ پەر بۆ ئەوەی ژینگەیەکی پاک و تەندروستمان هەبێتن. بەکارهێنانی ترافیکی لایەکی زیرە دیاربەکردرا ڕێگرتن لە زۆرێک لەشتە پێشەفتانە دەکاتن لە ڕێگەی بەکارهێنانی سیگنەڵی زیرەکەوە واتە شەقامەکان هەم بەیەکتر بەستراونەتەوە تەقالباتی مناسب بەرمان شێوە زۆرێک هونەرە و هەروەها زانستە پراکتیکیمان لە بۆ جێبەجێ دەکاتن و هەروەها